نەها سەر داخوازە قونسولوسی ئەڵمانی چێبوو بەری درۆژە داخواست کرد ئەنجومەنان نیشتیمانی بینێش بۆی ڕەوشە سیاسی بگشتی ئەنجومەنان نیشتیمانی گۆهدار بکێ سەر ڕەوشە کوردێ کوردستانە سووری و گەلێکی ژێرە بالکێش بوو ڕەوشە کوردی پەنابەر لێ دەرێ ڕەوشاوا چاوایە ژیانەوە چاوایە و ئەڵمان وەکەم زانن گەلک ئاریکاریە ددنە ji بۆی پەنابەرە گوت ئیرۆانی زمان گۆبریا نەتوێ یەک بووی ئەم گەلک ئاریکاریە ددن و ئەم وەکی دیلەف هاتن بەردەوام بن ئەفدانوستانێها هەڤالێ ئەنجومانێ ینی داخوازکردن و بەردەوام دانوستاندن هەبێ ویژی گوت شتێکی گەلکی باهرکێشە ئەمژی وەکە ئەڵمان دخوازن بەردەوام بێ و لە هاتنێک چێبووش نزیک دانوستانەکە بەرفەڕەح بێرە و هەڤالی قونسلێ و هەڤالی ئەنجومانان نیشتیمانی رە بکرد.